ساڵتان لەبێت بینەرانی کورسات نووس مناوڕە تۆفیقم لە ئەڵلقەی ئەم شەوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە. ئەم شەو بە گشتی لەسەر کۆمەڵێک بابەتی گرنگ پەیوەست بە نەوت و غاز گفتوگۆکەین سەبارەت بە ئەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان، ڕێکەوتنی کۆمپانیاکان و حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق و دەستپێکردنەوەی لایەندەیشی نزیکدا ئەخۆ بربەستەکان و ئالەنگاری و کێشەکان چین لەم ڕۆوە. هەروەها پەرەپێدانی کۆمەڵێک شێڵگەی نەوت و غاز لە عێراق و لە ناوچەکانی کێشە لەسەر کە پەیوەندی هەیە بە نێوانی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق. لە ئێستا داتوانین بڵین بابەتی غاز لە کوێی ئەولەویاتی عێراق و هەرێمی کوردستانە. بۆ بابەتی غاز و پرۆژەی وەبەرهێنان لە بوارەکەدا و پێشخستنی ئەم کەرتە لە عێراق، وەزارەتی نەوتی عێراق لەم ڕۆوە چی کردووە؟ و لە داهاتوویشی نزیکدا عێراق ئەتوانێ خود بژێوی بۆ بابەتی غاز دەستەبەر بکە یاخودنا ئیعتیماد دەخاتە سەرغازی وڵاتانی دەوروبەر بە تایبەتی کە لە ڕابردوودا لە ئێرانەوە هاوردەیە کرد. ئێستا فشارێکی ئەمریکای لەسەرەکە دەبێت کۆتایی بێنێ بۆ گرێبەستە. ئەخۆ عێراق ڕێگای دیکە و شوێنی نزیکتر و کەمترین تێچوو بۆ بابەتی هاوردەکردنی غاز لە دەرەوە کوێیەکە بیگرێتە بەر. هەرێمی کوردستان ئەبێتە بەدیلی غاز بۆ عێراق و بۆ خودی هەرێمی کوردستانیش. ئایندەی ئەم بابەتانە و ئەم پرۆسە گشتی و گشتگیرە کە پەیوەندی هەیە بە عێراق و هەرێمی کوردستان و هەموو خەڵکی عێراقیشەوە بەکوێ دەگات. گفتوگۆی ئەم بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر عیزەت سابر، بریکاری وەزارەتی نەوتی عێراق کە بە سوپاسەوە لە ستۆدیۆکانمان لە شاری بەغدا میوانمانە لە بەرنامەی پانۆراما. دکتۆر عیزەت ساوت لێبێ، خۆشحاڵین کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵ جەنابە گفتوگۆکەین. ئەتوانین بڵین ئێستا بابەتی باجارێ لە بابەتی نەوتی هەرێمی کوردستانەوە دەست پێ بکەینەوە، چونکە قەرار بوو بە زووترین کات هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکات. بەڵام ئەو کۆبوونەوەی کە ئەمڕۆ بڕیار بوو لە بەغدا لە نێوان وەزارەتی نەوتی عێراق، سامانە سروشتیەکانی هەرێم و کۆمپانیای ئاپیکۆر ئەنجام بدرێ، پێم وا بێ سەرکەوتوو نەبوو فەشەلیە. ناوەم بابەتە بەکوێ گەیشت حەزەکەین لە زاری بەڕێستەوە بیزانین. سپاس بۆ بەڕێزت بۆ بینەرانی خۆشەویستی کورسات. سپاس. پلان هەبوو ئەمڕۆ کۆبوونەوەی دووەم بکرێت. کۆبوونەوەکان جام نەدرایەکێک لە هۆکارەکان کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران هەبوو لە هەمان کاتە. خۆتان ئەزانن وەزیری نەوت جێگری سەرۆکوەزیرانی عێراقە. کۆبوونەوەی پێشووتریش کە کرا لەسەر زۆربەی بابەتەکان کۆکەن، بەڵام چەند خاڵێک ماوە. بەزە ڕاستیدا بەنداندام نیم لە ئەو لیژنەی گفتوگۆی نێوان عێراق و هەرێمی کوردستان زانیاری ورد لای من نییە لەسەر چی ناکۆکن، بەڵام هەردوو لە بەگرنگیەوە دەڕوان نام کۆبوونەوانە کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانیشە و لە بەرژەوەندی عێراقیشە ئەگەر بگەنە ڕێکەوتن، چونکە ئەو نەوتێک کە هەناردا ئەکرێ و سۆمە بیفرۆشێ بە نرخێکی زۆر زۆر باشترەی فرۆشێ وەک لەوەی هەرێمی کوردستان ئەگەر خۆی بیفرۆشێ یاخود لە ناوخۆدا بەکاری بێنێ. بۆیە یاریەکی هەردوو لا براوە دەرەچێت. هیوادارم بە زووترین کات بگەنە ڕێکەوتنێک. زۆر باشە دکتۆر، ئەگەر گریمان ینی ئەم ڕێکەوتنە زوو بە ئەنجام نەگەیشت و هەناردەی نەوتی هەرێمی کوردستان ینی زوو دەستی پێ نەکردەوە، خۆ دەزانیت لە بودجەی 2025 عێراق ینی بەشێک لە بودجەکە کە کۆی گشتیە ینی بە هۆکاری زیادبوونی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان خراوەتە سەرەمەوە. ئەمەش ینی زۆر لایەن پەیوەستیان کردەوە بە بابەتی هاتنی ینی شایستە و موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. ئەگەر نەوت هەناردە نەکرێتەوە هەرێمی کوردستان لە ماوەیەکی نزیکە، پێ دوایە مەترسی ئەکەوێتە سەر بابەتی ناردنی جارێکی دیکەی موچە بۆ هەرێمی کوردستان؟ پێم وایە دادگای فڕیاری بڕیاری کۆتایی خۆی داوە کابێم موچەی هەموو خەڵکی عێراق بە کوردستانیشەوە پەیوەست نەکرێت بە هیچ بابەتێکەوە. بەڵام ئەگەر ئەم ڕێکەوتنە بکرێت، هەرێمی کوردستان شایستەی دارایی تری بۆ دێ بێ لە بودجە، بێ لە موچە، شایستەی نەفەقاتی تەشغیلی بۆ دێ، شایستەی نەفەقاتی استثماری بۆ دێ. کوردستان ئاوەدانترە بێ، ئەو پارە و داهاتی هەرێمی کوردستان لە بەغاوە دەستێکەوێت زۆر زیاترە بێت لەوەی کە تەنها موچەی بۆ بێت. بۆیە ئەم ڕێکەوتنە ئەگەر کرا کۆی ئەو پشکەی هەرێمی کوردستان کە لە بودجەدا چەسپێنراوە بۆی دێ، ئەگەر ئەمە جێبەجێ نەکرێت، حکوومەتی عێراق تەنها مولزەمە بەوەی کە موچەی فەرمانبەران بنێرێت.
کەواتە یعنی مای خۆشحاڵیە کە موچەکە هەردێت و ئەگەری هەچ بربەست و ئالنگارێکیش بێتە پێشەوە ینی کێشە دروست نابێ ئینشاڵە. زۆر باشە دکتۆر بابینە سەر ئینشاڵا دروست نابێت ئینشاڵە بۆ هیواین بابینە سەر بابەتێکی زۆر گرنگ کە ینی ئەمە ئایندەی هەم هەرێمی کوردستان هەم عێراقیش لەسەر ئەم بابەتە زۆر پەیوەستە و هەوڵی جددی و کاری زۆر کراوە بۆ بابەتە بابەتی غاز و پەرەپێدانی لە عێراق و لە هەرێمی کوردستان. باجارە لە عێراقەوە دەست پێ بکەین خۆ دەزانی ینی ڕێژەیەکی زۆر ساڵانە غازی عێراق لە کێڵگە نەوتیەکان و کێڵگە غازیەکان کە کاریتیان نەکراوە تا ئێستا بە فیڕۆچێ کە بە سەدان ملیار دۆلاری تر نازانم ئەگەر من ڕێژەکە ڕازم چکە جەنابەت لەو بوارەیە مختصی بە فیڕۆچێت. حکوومەتی عێراق بۆم بابەتە چی کردووە لەگەڵ کۆمپانیا وەبەرهێنەکانی نەوت و غاز و بە تایبەتیوانی کە لە بواری غازدا کارەکەن. ئەم بابەتە چارەسەر بووە غازدا ئایندەیشی نزیکدا لە عێراق کێش و گرفتی نامێنێت لە بەرەمێنانە؟ وڵاتی عێراق لە ساڵی 2015 ئیتیفاقی پاریسی ئیمزا کردووە نابێت بهێڵێت هیچ غازێک هەبێ بسووتێت. ئینشاءڵڵا تا لە 2030 نابێ غازێکە بێ لە عێراق بسووتێ ئینشاءڵڵا پێش 2030 ئەگەینە ئەو خۆناغی کە تایدا هیچ غازێن نەمێنێ بسووتێ. بەداخەوە 2011 هەرە کێڵگە گەورەکانی عێراق وەکو ڕومێلە وەکو مەجنون وەکو غەربی قوڕنەی پێوترێ غەلب القوڕنە 1 2 زوبێر ئەمانە 3 ملیۆن بەرمیل نەوتی تێدا بەرهەم دێ درا بە کۆمپانیا بیانیە گەورەکان بەڵام غازی تێدا نەبوو ئەم پلانە غازەکە هەر سووتە. دوایی شەریکەی شێڵ و شەریکەی میسیۆبوشی هاتن لە 2013 کۆمپانیایەکان لەگەڵ عێراقا دروست کرد بۆ ئەوەی وەبەرهێنان لەو غازانە بکەن. ئیستا ڕۆژ لە دوای ڕۆژ بڕێ ئەو غازەی کە لە سووتان نەجاتیە دەن و بۆ بەرهێنانی تیادا دەکەن زیادە بێ ئەم 3 ساڵی ڕابردوو 14 لە سەتی هەموو ئەو غازەی عێراقا سووتە و بەرهێنانمان تیا کردووە. پلان هەیە هەتا 2030 کۆمپانیای تۆتاڵ هاتووە 600 ملیۆن پێسێجا تا 2030 و بەرهێنانەکە. بەنەتیجە هیچ کێڵگەیەک نەماوە لە عێراقدا کە غازەکەی نەدرابێ بە کۆمپانیایەک بۆ ئەوەی وە بەرهێنانی تیا بکە. دوو جۆر غازمان هەیە لە عێراقا لە زۆربەی زۆری وڵاتانی دنیاش پێوترێ غازی شل LPG پێوترەوەی کە ماڵان بەکارێنین ئەوەی کاکرێتەوە ئۆتۆمبیلەوە غازی وشکیش ئەوەی کاکرێتە وێزگەکانی کارەباوە. ڕۆژ لە دوای ڕۆژ غاز لە بەرهەمهێنانی زیاد دەبێت. سەوای لە هاتووە غازی LPG ئەمە هەناردەیەکەین بۆ بازاڕەکانی جیهان لە ڕێگەی بەندەری بەسرەوە لە ڕاستیدا یعنی پێداویستی هەموو عێراقمان دابین کردووە لێمان زیادە غازی شل هەناردەیەکەین جارجار هەرێمی کوردستانیش پێویستی بێیان دەینێ ئەمە ینی خەبەرێکی دڵخۆشکەرە پێشتر عێراق هاوردەیە کرد لە تورکیا و لە وڵاتانی ترەوە ماوەتەوە غازی وشک ئەگەر 100 بەش بێ 65 بەشی لە عێراق بەرهەمدێ 35 بەشیشی لە وڵاتی ئێرانەوە هاوردەیەکەین ئێرانیش بەهۆی ئەم سەرمازۆرەوە لە ماوەکانی ڕابردوو لە ئێستاشدا بڕێەوە غازەیە ئەماندا تێبڕەکەی زۆر کەمی کردووە چونکە خۆی بە تایبەتی لە زستانە بەکارێنێ وەکو تریش دەنگۆیەوە هەیە کە وڵاتی ئەمریکا ڕێگە نەداوە بۆنێ عقوباتەوە ئەو غازەی کە لە ئێرانەوە بۆمانە هات وەکو پێویست نەگات هەموویمان نەداتێ یان بیبڕێ یان ڕوخسەت تازە نەکاتەوە بە عێراق لە ئێرانەوە غاز بێنێ بۆیە پلانی بیمان جێبەجێ کردووە بۆریمان ڕاکێشاوە لە بەندەری بەسڕەوە هەوڵە دەین لە ڕێگەی کەشتی گەورەی غازی جیهانیەوە لە وڵاتی قەتەرەوە لە هەر وڵاتێکەوە کە کۆمپانیەکان ئیتیفاقیان لەگەڵاکەین قەرەبووی و غازی ئێرانمان بۆ بکاتەوە و بتوانین غاز لە وڵاتی قەتەرەوە بێنین پێم وایە لە 2030 داگەین ئەو قۆناغی کە ئیتر پێویست نەکە غازی وشک لە هیچ وڵاتێکی دنیاوە بێنین چونکە 15 بۆ 20 کێڵگەی نەوتی بە غازەکەیەوە دراوە بە کۆمپانیا جیهانیەکان پلان وایە تا 2030 ئەم کێڵگانە بەرهەمی غازیان هەبێت و ئەم غازە بدرێت بە وێزگەکانی کارەبا بۆی پێداویستی ناوخۆی لێپڕکەینەوە چەند عێراق غازی زۆر بێ هەرێمی کوردستانی سوودی لێبینێ هیوادارم چەند هەرێمی کوردستانیش غازی زۆر بێ بتوانێت سوود بە عێراق بگەێنێ هەردوو لە هاوکار و هەماهەنگی یەک بن ئەتوانین سوودێکی گەورە بە دانیشتوانی هەموو عێراق بەگشتی و هەرێمی کوردستانیش بە تایبەتی بگەێنێ. زۆر باشە دکتۆر عیزەت کەواتیانی هەواڵەکان سەبارەت بە بەرەمێنان و زیادکردنی بابەتی غاز بە هەردوو جۆرەکەیەوە لە عێراق مای دڵخۆشیە بەڕاستی ئەمە بەڵام یانی منەمەوێ بپرسم تاوان تۆ ئاماژەت بۆدا جەنابێڵی تا ساڵی 2030 پێویستمان بۆ نابێت کە لە دەرەوە هاوردەی غاز بکەین بە تایبەتی بۆ ئیشپێکردنی وێزگەکانی کارەبا خۆ دەزانین لە عێراقەوە جەنابەت لە من شارەزاتری یانی ئەمەی بە غاز ئیشەکات و ئەم
غازەش لە عێراق و لە ئێران و زۆربەی هاورداکرێ. ئێستا نزیکترین ڕێگا بۆ عێراق وەکو جەناب بەدوتت یعنی وڵاتی قەتەرە، بەڵام لە ڕووی تێچۆوە قەتەر زیاتری تێچێت یاخود ئەمەی ئێران ئەرزانترەکەوێت لەسەر عێراق. ئەگەر وابێت عێراق بارگرانیشی لە ڕووی داراییەوە ناکوێتە سەرشان دکتۆر؟ پرسیارێکی بەجێیە کاک هاوڕێ، ئەو غازەی لە ئێرانەوە دێ هەر بە غازی دێ، بە بۆریە دێ، هەر بە غازیش ئەچێ بۆ وێزەکانی کارەبای عێراق. بەڵام ئەگەر لە قەتەرەوە یا لە جەزائیرەوە یا لە ئەمریکاوە یا لە رووسیاوە ئێمە غاز بێنین، ناتوانین بۆری لە رووسیا و ئەمریکاوە ڕاکێشین بۆ عێراق. ئەبێت چی بکەین؟ ئەبێ ئەم غازە لە ژێر پاڵەپەستوویەکی زۆرە بیکەین بە مادەیەکی شل بۆی بکرێتە ناو تەنکی گەورە گەورەوە لە باخێرەکانە کە ئەو باخێرانە گوازرێنەوە هێنەوە عێراق. هەمان ئەو باخێرانە وەسائلی تێدایە ئەو غازە لە دۆخی شلیەوە کاتەوە بە دۆخی غازەوەی کاتە ناو بۆری غازەوە لە عێراقا. بە دڵنیاییەوە ئەم پرۆسەی پێوترێ LNG Liquefied Natural Gas، یعنی غاز المسال، غازی شلکراوە. بۆیە بە دڵنیاییەوە ئەمە گرانترە بێ وەک لەو غازێکی لە ئێمە ئێران نێکڕین. باش. هەرێمی کوردستان ناتوانێت بێتە بەدیل بۆ هاوردەکردنی غاز. ئێمە وەکو هەرێمی کوردستان گەیشتوونەتە ئەو ئاستەی کە ڕێژەی بەرهەمێنانمان هەم بەشی ناوخۆی هەرێمی کوردستان کە هەم ینی عێراقیش توانێت سوودمان لێ بینێ لە ئێسایە. عێراق هەرێمی کوردستانی یەدەگی غازی زۆرە، زۆرە یەدەگەکەی، وەکو چۆن عێراقیش یەدەگی غازی زۆرە. باشترین کێڵگەی غاز لە هەرێمی کوردستانە، بە تایبەتیش لە پارێزگای سلێمانیە. بە قەنەعەتی بەندە ئەمەیە. ئەبێ خەڵکی سلێمانی پێش هەموو ناوچەکانی تری عێراق سوودی تەواو لەو غازە ببینن. ئێمە گەر شارەزایت هەیە جەنابەت لە ناوچەی بازیان دەیان کارگەی چیمەنتۆ کارگەی ترمانێ، ئەبێ و کارگانە بە غازیشیان پێ بکەین، لە چەمچەماڵ و کۆرمۆرەوە غازیان بدەینێ. ئەبێ سیتیەکان لە سلێمانیا غازی هەبێ، بێک بگاتە ڕۆژێک هەموو ماڵک بۆری غازیە بێ لە جیاتەوی بە بتڵ مامەڵە بکە. کەی و پێداویستیە پڕ بۆەوە با هەولێر سوودی لێ ببینێ، کەی هەولێر و دووەک پێداویستیان پڕ بۆەوە با کەرکووک و مووسڵی سوودی لێ ببینێ، بە ئەو کاتە بەغاو سەلاحەدینی سوودی لێ ببینێ. ئەمە یعنی بۆ چوونی بەندەیە. لە ئێستادا بڕی ئەو غازەی کە لە هەرێمی کوردستان زیادە ئەوەندە نییە کە عێراق بتوانێت پشتی پێ ببەستێ. زیادەی غازی هەرێمی کوردستان لەم ڕۆدا 200 ملیۆن پێسێجایە. بەشی 1000 مێگاوات کارەباکە، یعنی بەشی یەک وێزگەی کارەباکات. کارەبا لە عێراقا هەر بۆ بەڕێزت بۆت باسکەم 40,000 مێگاوات کارەبای پێویستە عێراق. 40,000 مێگاوات کارەبا. بەڵام خۆی بەرهەمەکەی لە باشترین حاڵەتە ئەگاتە 25,000 مێگاوات، یعنی جیاوازی نێوانیان 15,000 مێگاوات. لەم قۆناغی ئێستەیە نەغازی کوردستان باشی ئەم 15,000 مێگاواتە کا زیادیکەین، نەغازی عێراق بەشەکە، نە نەوتی خاوی بەشەکە دەگەر بە نەوتی خاویش بکە. بۆیە ئەمە بێ پلان و بەرنامە ڕێژەکە تۆکمەترکەین بتوانین چی وە بەرهێنانێ لە هەموو ناوچەکانی عێراقا بیکەین، بەرهەمی غازیا بکەین، بیکەینەوە حتە کارەبایەوە بۆ ئەوی بن بە خاوەنی کارەبایەکی 24 کاتژێری. ناڵێم قورسە و ناکرێ، بەڵام کاتیەوێ پارەی دەوێ پلان و بەرنامەی دەوێ. باشە دکتۆر، ئاماژەت بۆیە کە ینی یەدەکی غاز لە کوردستان زۆرەوە بە دیاریکراوی ژە شاری سلێمانی. یەدەکی غازی هەرێمی کوردستان چەندە بە ڕێژەیانی لاتانە وەکو وەزارەتی نەوتی عێراق؟ لە ڕاستیە ئەوەی وەکو وەزارەتی نەوتەیەتی دراسەی پێشوەختە کراوە بۆ هەموو عێراق بەشی 100 ساڵی تر غازی هەیە بە هەرێمی کوردستانیشەوە کە بەکاری بێنێ. بەڵام کاکە هاوڕێ پرۆسەی وە بەرهێنان لە غازە جیاوازە لە پرۆسەی وە بەرهێنان لە نەوتە. کۆمپانیایی هەڵکەندنی بینی نەوتی هەیە وەزارەتی نەوتی عێراق، شەریکەی حەفری هەیە، ئەتوانێت لە ماوەی 6 ڕۆژە بیرە نەوتێک لێ بدە و بیکاتە بۆریەوە و بیبا بفرۆشێ. بەڵام هەموو پرۆسەی و بەرهێنانێک لە غازە 3 بۆ 5 ساڵی پێویستە و ئەو سەرمایەشی کە پێویستێتی زۆر زیاترە. وەکوتم بیرە نەوتێک لەوانەیە بە 50 ملیۆن دلار لێ بدرێ، بەڵام ئەو غازەی کە یێتە دەرەوە بتوێت لە پرۆسەی وە بەرهێنان لە غازەوە بەرهێنانی تیا بکەیت و ئامادەی بکەیت و بەرهەمەکانی جاکەیتەوە 2 بۆ 3 ملیار دلاری ئەوێ بە پێی بڕێ ئەو غازەی کە دەرەکەوێت چەندە سەرمایەکی زۆریەوە. کەواتە تەکنەلۆژیاکەی معقەدە و جیاوازە، کاتی زۆری دەوێت و سەرمایەی زۆری دەوێت. بۆیە ئەمانە وای کردووە وەکوتری جارێکتر تاکی دەکەمەوە لە ماوەکانی ڕابردووە لە وڵاتی عێراق تەنها گرنگی بە نەو دراوە، بە غاز نەدراوە.
خۆمانەڵێن کەرکک تو ئەو نورەی ناخت ئەو نورەی ناخی ئەو غازەیە کە ئاسووتا لە ماوەی 90 ساڵی ڕابردووە بۆ بەرهێنانی تیان نەکراوە. ئێستا خۆشببختانە بەشێکی زۆری و بەرهێنانی تیا کراوە تقریبن 40 میلیۆن پێ سێجا ماوە لە کەرککە کە غازەکەی سووتێ هەوڵە دەین شەریکەی BP هاتۆ بەڵێنی پێداوین ئەو غازەی لە کەرکک ئاسووتێ هەتا 4 ساڵی تر هیچ غازێ نەمێنێ لە کەرککە بسووتێ بەنمونە بۆ تێنمەوە لەبەرەوە غاز گرنگی پێ نەدراوە. ئێستا عێراق و هەموو دنیا گەشتۆتە ئەو قەنەعەتی کە غاز زۆر پاکژە زۆر گرنگە زۆر بەسوودە بۆیە خواز لەسەر غاز زۆر بووە. 20 ساڵ پێش ئێستا یا 15 ساڵ پێش ئێستا 10% محەتەی کارەبای عێراق بە غاز یەشێ کرد. ئێستا 40% کارەبای عێراق لە ڕێگەی غازەوە بەرهەم دێ. ئەبێ پلان دابنێن بۆی بگێ بە 50%، 60%، 70%. وەکووتم 14% سووتانی غازمان لە ماوەی ئەم 3 ساڵەدا کەم کردوێتەوە. 10 میلیارد دلاری حکوومەتی عێراق تەرخان کردووە لە 2020 بۆ 2030 بۆ ئەوەی ئەو غازێک کە ئاسووتێ بۆ بەرهێنانی تیا بکە. بەڵام لە بەرامبەرە 30 میلیارد دلاری دەسەکەوێ چکە مامووی بەرهەمە LPG لێ دروستەکە بۆ غازی ماڵان کۆندێنسێتی لێ دەرەکات ئەیکا بە بەنزین غازی وشکی لێ دەرەکات ئیدا بە وێستگەکانی کارەبا کبریتی لێ بەرهەم دەهێنێت. بۆیە ئەو غازێک کە سووتاوە هەمووی پارە و سەرۆت و سامانی ئەم وڵاتە بووە کە بە گرنگیەوە نەیانتوانیەوە بەرهێنانی تیا بکەین. بەڵام ئێستا حکوومەتی عێراق دڵنیایە کە پێویستی پێیەتی. زۆر لایەن دایمە باسەکاڵی عێراق ئەم غازەی خۆی هەمووی ئەسووتێنەوە چێ غاز لە ئێرانەوە دێنێ. وەڵامەکەی ئەبێ ئەوە بێ بە ئەمانەتەوە وەزارەتی نەوت کەمی نەکردووە هەم غازەکەی خۆیەوە بەرهێنانی تیاکە هەم پێویستیشی ئەگەر پێ بوو لە ئێرانەوە دەیهێنێ. معادلەیەک هەیە معادلەیەکی ڕاضی هەیە. زۆر ئاساییە تۆ غاز لە وڵاتێکەوە بێنی بکەیتە محەتەی کارەباوە لە جیاتی ئەوەی نەوتەخاوەکەی خۆتی تێکەی ئەگەر زانیت ئەو غازەی دەیهێنی هەرزانتر لەو نەوتەخاوەی کە لە جیاتی غاز بەکارێنی 1 میلیۆن پێ سێجا بۆ محەتەیەکی کارەبا 200 بەرمیل نەوتی ئەوێ یعنی یەکسانە بە 200 بەرمیل نەوت. عێراق ئەو نەوتەخاوەی کە بەرهەمێنێ بیفرۆشێ بە پارە و بیدا بە غاز و هاوردەیکە قازانجێتی وەک لەوەی بچێ نەوتی خاو بکاتە محەتەی کارەباوە BA پێ بیسکات کارەبا بەرهەم بێنێ. بەڵام گرفتەکە ئەوەیە ینی خۆ دەزانی بەهۆی ینی هۆکار و فشارە سیاسیەکان و بەهۆی ناکۆشیەکانی نێوان ئەمریکا و ئێران تا ڕادەیەکەوە تا عێراق لەم بابەتە زەرمەند بوو. ئەگەرەوە غازی لە ئێران وەکو جەناو دامەژەی پێدی بەم شێوازە هەرزانە بگاتە دەستی عێراقی تر بۆچی بێت ئەم بارگرانی زۆرە لەسەر خۆی دروستکە. بەڵام ئێستا توانین بڵین غازی ئێران کەم بۆتەوە هاوردەکردنی دکتۆر یاخود نەخێر هێشتا نەچوونەتە ژێرباری بڕیارەکانی ئەمریکاوە. کەم بۆتەوە هەر مەسەلەیەکی فەنی و تەکنیکی و خواستی ناوخۆییە. چەند محەتەیەکی کارەبا لە ئێران کوژاوەتەوە لە بەرەوەی غازیان نییە بیدەنێ. وە بۆری و پایپلاین و نێتوەرکی پایپلاینی ئێرانیش لە غازە بۆ هەموو ناوچەکانی بە بۆری وەکو پێویست بۆ هەموو شوێنێک نەگەشتەوە بۆ لەبەر ئەوە زوربەی ساڵەکان کام غازەی نردووە بۆ عێراق لە زستانە کەمی کردوێتەوە لە هاوینا زیادی کردووە. لەبەر ئەوە زوربەی ساڵەکان وا بۆ لە ڕاستیە چکە خواستی ناوخۆی لە ئێران لە سەرمایە لەسەر غاز زۆرە بێ ماڵەکان ماڵی پێگەرمەکان خەڵک غاز بەکارێنێ بۆ مەبەستەکان وەکو تریش هەر بە شێوەیەکی گشتی لە سەرەتای ئەم ساڵەوە برەغازەی لە ئێرانەوە دێ ئەکاتە 25 بۆ 30% کە ئەوەی لە گرێبەستا ئیمزای لەسەر کراوە. باش دکتۆر بێنە سەر بابەتی ئەو گرێبەسانی کە ئەنجام درا بەڕاستی ینی بەڵێ کۆمەڵێک گرێبەست ئەنجام دراوە ینی لە نێوان عێراق و وڵاتانی بەرەمهێنی نەوت و غاز بە تایبەتی ئەو گرێبەستەی BP لە کەرکک و ناوچەکانی دەوروبەری قسە باسێکی زۆر لەسەر بوو. هەرێمی کوردستان گلەیی و گازندەی هەبوو لەگەڵ عێراقەوە تەنانەت بەیاننامەیەکیشی وەزارەت سامانە سروشتیەکان دەرکرد بۆ ئەم بابەتە بۆ ئەو گرێبەستانە ینی پێویستەکە حکوومەتی عێراق هەرێمی کوردستان ئاگادار بکاتەوە یاخود هاوبەشی پێ بکە یاخود نەخێر ئاسایی ئەگەر هەر گرێبەستێک لەلایەن عێراق ئیمزا بکرێ بۆ پەرەپێدانی شێڵگە نەوتی و غازیەکان. لە ڕاستیە دوولانەیە ئەم بابەتە. لایەنێکیان من بەدڵ و بەجان حەزەکەم ئەو کێڵگە نەوتیانەوە بەرهێنانی تیا بکرێت بەرهەمی نەوت زیاب بکرێت دڵنیام سوودی بۆ کوردستانی ژەبێت بە 10,000 گەنج لە کەرکووک بن بە خاوەنی ئیشی خۆیان ڕێگاوبان دروستەکرێ خەسخانە دروستەکرێ مەکتەب دروستەکرێ کەرکووکیەکان ئیسفادەی لێکەن. بەشێکی زۆری کەرکووک کووردە
ئەمە وەکو ناحەیەی یعنی سوودەکەی لەلایەکی ترەوە لە ڕاستیان من زۆر شارەزایم لە بەندەکانی دەستور نییە یاخود نامەوێت بە شێوە لە شێوەکان بەندەکانی دەستور بخێنمەوە ئیشی من نییە حکوومەتی عراق وەزارەتی نەوتەڵێم کێڵگانە ئێمە کاتێک بۆ بەرهێنانمان تیا کردووە هەڵمان کردووە بەرهەمی نەوتەکەیمان فرۆشتووە نەیاسای نەوتوغاز لە هەرێمی کوردستان هەبووە نە وەزارەتی سامانە سروشتیەکان هەبووە بۆی ئەو مافە بە خۆمانە دەین ئێستا بیدەین خۆ ئەگەر پێشەوەیش کە نەیانداوە بە پیپی هەر وەزارەتی نەوتەکەی دەرهێناوە بۆیە من هیوادارم وەزارەتی نەوتی عراق و هەرێمی کوردستان بە هەماهەنگی ئەو کارە بکەن سوودی بۆ هەموو لایەک بێ ئێستا تۆم لە حەزە بکە لە هەولێرەوە بەنزین و گاز دەدەن بە مووسڵ لە سلێمانیەوە بەنزین و گاز دەدرێ بە کەرکووک باشە ئەگەر بەرهەمی نەوت و بەرهەمی نەوتی خاو و بەرهەمەکانی نەوت لە کەرکووک زیاد ببێ ئەوەی کە زۆر سوودی لێ بینێ هەولێر و سلێمانیە بۆیە من یعنی دوولایەنای بینم لەلایەکەوە ئەم پرۆژێ سەرکەوتوو بێ بەڵام بۆ مەرجەوەکو باسم کرد سوودی بۆ هەموو لایەک بێت بۆ هەموو عراقیەکان بێت بە هەرێمی کوردستانیشەوە لەلایەکی ترەوە کێڵگانە حکوومەتی عراق لێ من 50 ساڵە 6 ساڵە و کێڵگانە ئێمە نەوتی تا بەرهەمەیە نین بەڵام من لەلایەنە سیاسیەکەی و لەلایەنەکەی کە بەشێک لەو کێڵگانە کەوتمێتنە ناوچە لەسەر گرنگە ضرورە پێویستە واجبە حکوومەتی عراق بە ئامانگی لەگەڵ حکوومەتی هەرێم و وەزارەتی سامان سروشتیەکان بە ئیتیفاق یاخود بە ئامانگی جێبەجێکە کەواتە چکە و ناوچانە ناوچەی کێشە لەسەرەوەکو جەناویشت ئاماژەت پێدا ینی دەبێت بۆ هەر هەنگاوێک ئەگەر حکوومەتی عراق بینێ دەبێت هەرێمی کوردستان ئاگادار بکاتەوە هاوبەش بێ هەندێک کێڵگە هەیە کە ئێستا هەرێمی کوردستان کاری لەسەرەکات ئەم کێڵگانە کە لە ناوچەی کێشە لەسەرن عراق ئەتوانێت لە داهاتوە گرفتی بۆ دروستکە بە تایبەتی هەندێک کێڵگەمانەیە کە وێزگەی کارەباکانی ینی هەرێمی کوردستانی لەسەرە ئەگەر هەرێم و بەغدا ڕێکەوتن لەسەر ئەم قۆناغی کە ئێستا مفاوەزاتی لاسەرەکان هەموو شتێ حەلەبێ ئەگەر ڕێک نەکەوتن ڕۆژ لە دوای ڕۆژ کێشەکان گەورەترە بێ یەکێک لەو کێشانەش کە ئەو پرسیاری جەنابتە بەڕاستی کە کرد بۆ هیوادارم بە زووترین کات هەردوو لا بگەنە ئەنجامێ تاڵ کە گەیشتە ئەنجامەکو جەنابدوتە هەموو خەڵکی هەرێمی کوردستان و عراقیش سوودمەند دەبێت لەو بەرەمە سروشتەی کە هەیە لە خاکەکەتە ئەو کاتە ئەم ململانێ و ئەم ینی بڕینی موچە هەرێمی کوردستان و بودجێ هەرێمی کوردستان و بابەتی تەجاوزکردن لەسەر دەسەڵاتەکان یەکتری کۆتایی پێبێ دکتۆر عیزەت ینی بابەتێکی دیکەی گرنگ ینی عراق هەمیشە لە هەوڵی پەرەپێدان و هەروەها چۆنەڵی بەدیلی زیاترە بۆ بابەتی نەوت چونکەوەی کە باز دەکرا لە ڕابردوودا دەوترا لەوە چێ ینی بەرەمێنانی نەوت ڕاستە لە عراقدا ڕێژەیەشی باشە و هەروایەدەکێکی باشی هەیە بەڵام بە هەندێک لەوە کارە سیاسیەکان لە دنیادا خۆشت باش ئاگاداری ینی زۆر جار ئاستی ینی نرخی نەوت گەیشتۆتە ئاستێک کە پێشبینی نەکراوە بۆ هێندە داوەزیوە ئەگەر لە بابەتی غاز ئێمە لە عراقدا پەرەپێدانی باش هەبێت عراق ئەتوانێت ئەم بابەتە وەکو لایەنی دارایی و بودجە جێگەی نەوتی بۆ بگرێتەوە یانەویش جارێ دوورمەودایە پرسیارێکی زۆر بەجێیە ئێمە لەو ڕۆژانە لە وەزارەتی نەوت کۆبوونەوەمان کرد پلانماندانا بۆ ئەوەی لەم ساڵە چەندێک بەرهەمی نەوتمان هەبێت چەندێک غازمان بەرهەم هەبێ گەشتی ناو خەناعەتەی یەک نمونەوە بۆ باسکەم یەک فەقەرەیەکیانەوە بوو لەو کێڵگانە زۆر بەرهەم بێنین کە غازی زۆرتیایە چونکە عێراق ئەندامە لە ئۆپێک ئۆپێکیش دابەشی کرۆ بەسەر وڵاتەکانە هەر وڵاتێک چەندێک نەوت هەناردە بکە عێراق لە ئێستادا 3,300,000 بەرمیل بەنزیکەی بە تێکڕا ڕۆژانە هەنارداکە ئەتوانێت چواریش هەناردەکە بەس بە پێی حسەکەی کە بۆی دانراوە ناتوانێت کەواتە چەندێ بەرهەمی نەوتمان زۆر بکەین ئێمە ناتوانین بۆکو پێویست هەر هەمووی ئەوەی کە ئەمانەوە هەناردەکەین بەڵام هیچ لیمیتێک هیچ مەرجێک بۆ غازدا نەنراوە بۆیە وەزارەتی نەوتی عێراق گرنگیەکی زۆر بە غازەدات لە هەندێک کێڵگا ئەبێ ئێمە بەرهەمی نەوت کەم بکەینەوە چونکە ناتوانین بینێرینە دەرەوە پلانماندانەوە لەو کێڵگانە کەمیکەینەوە کە غازێکی زۆری تیان نییە شتێکی پێوترێ GOR گاز تو ئۆیل ڕێشیۆ یعنی ڕێژەی غاز لە ناو نەوتەیە چەنە
ئەو کێلگانی کە ڕێژەی غازی تیادا زۆر زۆرە بەرهەمی نەوت کەم ناکەینەوە بۆی زۆرترین غازمان دەستکەوێت. ئەگەر ویسمان لە کێلگەیەک بەرهەم کەمکەینەوە لەو کێلگانە کەمەکەینەوە کە غازی کەم تێدایە. بۆیە داهاتوی عێراق چۆن پشت بە بەشێکی گەورەی نەوتە بەستێ لەمەش باشتر داهاتوی عێراق غازە وەکوتم یەدەگی بەشی 100 ساڵی تر غاز هەیە. بۆیە مەسەلەکە مەسلەی وەختە، مەسلەی سەرمایەیە، مەسلەی متمانە پێدانی کۆمپانیا گەورەکانی جیهانە بۆی ئامادە بن بێن لە عێراق و بەرهێنان لە غازا بکەن. غاز بەدیلێکی زۆر زۆر باشە، جێگرەوەیەکی زۆر باشە بۆ دابینکردنی داهاتێکی زۆر باش. وەکوتم 10 ملیار دلار خەرجەکەین بەڵام 30 ملیار دلارمان لە غاز دەسەکەوێ. بیەیەکی پاکمانە بێت، خەڵک تووشی نەخۆشی نابێت، هەلیکارە دۆزینەوە. ئیسە لە ئەرتاوی 15,000 کەس دامەزرێت تا 2030. لە کەرکووک بیپی 10,000 کەس دامەزرێنێ. لە بەسڕە هەر پرۆژەیە کەکرێتەوە بە هەزاران کەس تاعین نەبێت و بژێوی ژیانیان دابی نەکرێت و هەلیکاریان دەسەکرێت. لە ڕابردوو لە کاتێکا کە ینی بۆ نمونە جەنگی ئۆکراین و رووسیا بوو یانی زۆر قسە لەسەرەوەکرا کە لە داهاتوودا جێگرەوەی غازی ینی رووسیا بۆ ئەوروپا ینی کەندا و عێراق بێەوە ڕێڕەوێشی بازرگانی گرنگی ژوویانی عێراق بۆم بابەتەوە هەروە ڕێڕەوێشی هەناردەکردنی غازیش بوو کە لە قەتەرەوەی کە ئێستا باز دەکرێت بە عێراقدا تێپەڕێ و لە عێراقیش بەمان شێوانی لێەوە غازەکەی بنێرێتە ئەوروپا. ئەم پرۆژێ بەچی گەیشتووە دکتۆر عیزاد؟ ینی ئەمە هەر لە بەرنامەی عێراقدا ماوە یاخود جارێ وەساوە کاری لەسەر ناکرێت؟ تا 10 ساڵی تر غازی عێراق پێداویستی ناخۆی پێپڕەکرێتەوە 1 ملیۆن پێ سێجا 1 لیتر و 1 بتڵ و 1 بەرمیل هەناردە ناکرێت. وەکوتم غازی وشک، غازی شل ئیستا ئێمە ڕۆژانە 1500 بۆ 2000 تەن غازی شل LPG لە بەندەری بەسڕەوە ئەفرۆشین بە بازارەکانی جیهان و بە وڵاتان. غازی وشک کامەی کە بە بۆری ئەڕوا لە بینی وڵاتانە پێوترێت درای گاز، ناچرەل گاز، غازی تەبیعی، غازی سروشتی. ئێستا پرۆژەیەکەیە وڵاتی قەتار لە ڕێگەی بۆریەوە بچێتە سعودیە، بچێتە سووریا، بچێتە تورکیا، بچێتە ئەوروپا. لەعین لە جیاتی بە باخیرە قەتەر غاز بفرۆشێ، بە بۆری بیفرۆشێ، هەم بۆ کڕیار و هەم بۆ فرۆشیار قازانجی هەیە. هەوڵێک هەیە ئەم بۆریە لە ڕێگای پەرەپێدانەوە پێوترێت طریقە تەنمیە. یعنیەوە ئەرکی عێراقە بەڕاستی گرنگی بەوە با هەوڵ بێت لەگەڵ قەتەرە هەر نەبێ بە حدودەکەیان بڕوە. ئەگەر بۆری غازی قەتەری بەلای عێراقا بڕوە، بەلای سعودیا بڕوە، بەلای ئەردەنا بڕوە بگاتە بازاڕی تورکیا و ئەوروپا، عێراق ئەتوانێت سوود ببینێ لێی لە یەک کاتە ئەتوانێت کڕیار و فرۆشیاری ئەو غازە بێ. کەی کەمی پێویست بوو، کەی پێویستی پێی هەبوو لێ وەرگێ، کەی زیادی هەبوو بیکاتە بۆرێکەوە. ئەگەر نا عێراق بتوانێت لەم قۆناغی ئێستیا یا تا 5 ساڵی تر بەشێک بێت لە هەناردەکاری غاز، ئاسان نایبینم بە پێی و بەیاناتانێک کە لە بەردەستی ئێمەیە عێراق توانای بەکارهێنانی هەموو ئەو غازەی هەیە کە بەرهەم دێ. قسەم لەسەرەوە نییە ئێستا ناوچەی ڕۆژاوای عێراق ئەنبار 1 پارچە هەمووی غازە. داوت بۆ کۆمپانیا ئەمریکیەکان، بۆ کۆمپانیا ئەوروپیەکان، بۆ قەتەر و بۆ سعودیەش نێراوە بێن وەرن دراسی بکەن و بتوانن بۆ بەرهێنانی تیا بکەن. کەی عێراق بەرهەمی زیادی کرد زۆر زۆر ئاسانە لە هەر شوێنێکەوە بیەوێ بە باخیرات توانێ هەناردەی کات، بە بۆریا توانێ هەناردەی کات. ئەو ڕێگای پەرەپێدانی طریقە تەنمیە ڕێگای پەرەپێدانە کە ئەکرێت بۆری غازی لەگەڵ ئاڕوە، بۆری نەوتی لەگەڵ ئاڕوە، هێڵی شەمەندەفەری لەگەڵ ئاڕوە، ڕێگایەکی دووسایدیشی لەگەڵ ئاڕوات. لەبەرەوە لەو ڕێگەیەوە توانین ئەگەر زیادمان هەبوو بینێنە دەرەوە، ئەگەر کەممان هەبوو هاوردێکی. باشە دکتۆر سەدامەشت بۆ دایانی بۆ نمونە عێراقەوە تا وڵاتێکی دەوڵەمەندە بە غازی سروشتی و نەوت و تاڵی هەموو ینی ئەنبار غازێکی زۆری تێدایەوە داوەتان نردووە بۆ کۆمپانیا گەورەکان و وڵاتان کە بێنەوە بەرهێنانی تیا بکەن. ئیسیجابەی وڵاتان چییە؟ ئەیانەوێ بێنەوە بەرهێنان بکەن لە عێراقا لەم کێڵگە غازیانە یاخود نەخێر هۆکاریان هەیە و ینی گرفتیانەوە دروستە بێ ئەگەر بێن؟ جارێ لە قۆناغی دراسەیە لە ڕاستیە دوو حاڵەتمانەیە. حاڵەتێکیان بیرەکە حازرە و بەرهەمی لێ دێتە دەرەوە وەکو کێڵگەیەکمانێ ناوی کێڵگەی عوکازە لە ئەنبار.
ئەم کێڵگەیە 140 بۆ 50 ملیۆن پێ سێجا غاز ڕۆژانە دەریێهێنین خۆمان وەزارەتی نەوت ئەینێرین بۆ وێزگەی کارەبای عکاس. بەڵام لە پاڵ ئەم کێڵگەیە ناوچەیەکی تر هەیە بیریتیان نییە کە بیریتیان نییە کۆمپانیاکان نایانەوێت تەحملی مەخاتری زۆر بکەن بە پێوەگرێ بەسانی کە عێراق قبزایەکە ئاڵێت تۆ لەوانێت 200 میلیۆن دلار خەرجەکەیت غازی تیانە بێ ئەو کاتە وەزارەتی نەوت ئەو 200 میلیۆن دلاری بۆ ناگەڕێنێتەوە بۆیە بە حەزەرەوە مامەڵی لەگەڵاکەن ئەمانە پێوترێ ڕوقعە ئیستیکشافیە پێوترێ بلۆک پێوترێ ینی ناوچەیەک تێست کراوە فەحەز کراوە دڵنیاین کە غازی تایە بەڵام هیچ غازێک بە شێوەی ڕاستەقینە ناتۆتە دەرەوە بۆیە بێ بیری پێوترێ بیری تەجریبی یاخود بیرێک لێ بدەیت بۆی بزانی ئەو دراستەی تۆ کردوتە ڕاستەیاننا لەبەرەوە زۆربەی کۆمپانیاکان لە جیهانە ئەم هینیان هەیە بەڵام دڵنیام لە داهاتوویەکی نزیکە خواستی جیهانی بەرز بۆەوە نرخی غاز لە جیهانە زیادی کرد کۆمپانیاش دێت ئەگەر نا بەدیلی ئەومانێ خۆمان کۆمپانیایەکی هەڵکەندنی بیرمان هەیە بیرێک لێ ئەدەین لە هەر ناوچەیەکە کە بەرهەممان دەستکەوت ئەنجاو کاتە بانکی کۆمپانیا گەورەکانی جیهانەکەین ئەڵێن وەرن ئەوە گرێبەسمان لەگەڵ ئەمزاکەن و ئەو غازەکەی وەرن پەرەی پێ بدەن و بڕاکەی زیاب بکەن. لەسەر دکتۆر عیزەت بابەتی پەرەپێدان لە کێڵگەی غازی چەمچەماڵ ینی قسە و باسی زۆر هەبوو کە ینی هەرێمی کوردستان یاخود عێراق لە ڕێگەی بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان و زیاتر پەرەپێدام کە لەم کێڵگەی غازەدا ئەوە ڕاستە ئەسڵۆساسی هەبوو عێراق ئەتوانێ ینی بەبێ پرسی هەرێمی کوردستان بێم بابەتە بکە یاخود نەخێرەوێ هەمانگوێ بێ لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان بۆ بابەتە. ئەو کۆمپانیایەوە بەرهێنانی کردووە گرێبەستی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە بەبێ حکوومەتی هەرێمی کوردستان زۆر تایبەتریش پێ بڵێم بەبێ سلێمانی ناتوانێت وەکوتم ئەم غازە لە هەر ناوچەیەکە جارێ بێ دێهات و ناوچانەی بە چواردەوری ئەو کێڵگە غازیەوە نەبێ بای ئەوە ژیانیان تامین کەی جادە و ڕێگاوبانیان بۆ بەری کارەبایان بۆ بەری بۆی هەست بکەن ئەم نیعمەتی لە خاکەکەیان دێتە دەرەوانیش بەشێکن لێ لە سنووری چی پارێزگایەکە ئەبێ ئەو پارێزگایە سوودمەند بێ لێ ئێستا 93 میلیۆن بەرمیل لە بەسڕە دێتە دەرەوە تەسەور کە خەڵکێک زۆر زەحمەتە عەرەبیش بێ لە بەغاوە یان لە مووسڵەوە بچێت لە بەسڕە یەکێک کۆمپانیاکانە تەعین ببێ ئەڵێ ئەم نەوتە لە خاکی بەسڕە تێتە دەرەوە ئەبێ گەنجی بەسڕە سوودمێن بێ ئەبێ خریجی هەندەسەی جامیعەی بەسڕە لێ سوودمەند بێ زۆر قورسە گەنجێکی بەغا بچێت لە بەسڕە دابمەزێ بۆیە ئەمە بۆ هەرێمی کوردستان ڕاستە بۆ پارێزگای سلێمانیش ڕاستە ئەبێ ئەو غازەی لە پارێزگای سلێمانی دێتە دەرەوە پێداویستی و خواستی پارێزگای سلێمانی دابین بکات اینجا ئەو کاتە زیاد بوو لێ خۆشبەختانە یەکشت هەیە بە وەنەی کێڵگەی کۆرمۆرەوەمەوە ئیشارەتی پێ بم لە عێراقا دوو جۆر غاز هەیە وەکو تەبیعەتەکەی غازێک پێوترێ غازی هاوڵ لەگەڵ نەوتایەتە دەرەوە غازی مصاحب ئەسۆشیێتد گاز ئەم غازە لەگەڵ نەوتا دێدە دەرەوە بۆ بەرهێنانی تیا بکەیت و تیانەکەیت ئەو غازە هەرێتە دەرەوە یا ئەبێ بەکاری بێنی یا بێ بیسووتێنی 75 لە سەتی غازی هەموو عێراق بە کوردستانیشەوە ئەم جۆرە غازێ بەڵام کوردستان خۆشبەختانە ئەو غازەی لە کوردستانەیە وەک وایە لە ناو تەنکیەکە بێ لە ناو قوبەیەکایە لە ناو مەخزەنێکایە بۆریەکی پێوەیە و قوفڵێکی پێوەیە ئەو قوفڵە بیکەیتەوە غازێتە دەرەوە دایخەی هیچ غازە نایەتە دەرەوە یعنی ناسووتێ ئەمە وای کردووە کە پێویستەکە زۆر بەباشی ئەم غازە بەکاربێت تاکی لەواکەمەوە ئەم غازە ئەبێ بۆ بەرژەوەندی هەموو عێراقیەکان بێ بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ بۆ بەرژەوەندی خەڵکی سلێمانی بێ کەی سلێمانی پێداویستی خۆی پڕ کردەوە لە غاز بۆ پرۆژەی کشتتوکاڵی بۆ پرۆژەی پیشەسازی بۆ کارگەکانی چیمەنتۆ بۆ ماڵەکان بۆ ئێستاخۆ لە کۆرمەرەوە ڕۆژانە 200 تەن غازی LPG چێ بۆ هەولێر و بۆ دووەک ئەچێ بۆ سلێمانی ئەچێ بۆ گەرمیان ئەچێ بۆ کەلار ئەوە ڕێگە ڕاستەکەی پێداویستی خۆت پڕکەرەوە چی دێ زیاد بوو بە کێ فرۆشی بیفرۆشە داهاتە دەسەر کەواتەوەی کۆرمۆر بە شێم و عێراقەکە گەرەوە بەرهێنانێکی باشی تیا بکرێت دکتۆر عیزەت وەکو باسم کرد چەمچەماڵ گەورەترین کێڵگەی لە عێراق بەڵام وەکو پێم وتی تۆ ئەم غازە لە ژێر خاکایە دراسەیەکەی پێوترێ
2D dimension 3D dimension seismic يعني تۆ بە مەکینە و بە جیهازە چی فەحسی ژێر خاکەکەکەی چی تایە هەنێ جار بۆ هێوانە بێ هەنێ جار بۆ هەیە زۆر لەوە زیاتر بێ گەورەترین و پاکشترین کێڵگەی چەمچەماڵە کۆرمۆنا چەمچەماڵ لە عێراق پێشبینی ئەکری 1000 ملیۆن پێسێ جایتیا بێ 1000 ملیۆن پێسێجا ئەتوانێت 6 بۆ 7000 مگاوات کارەبا بۆ بەرهەم بێنێ بەڵام وەکوتم پرۆسێ و بەرهێنان تایدا بە ڕۆژێک و دوو ڕۆژ و ساڵێک و دو ساڵ ناکرێت چکە بۆ ئەو کۆمپانیایی کە لەوەیە ئەبێ پێش ئەوەی دینارێ خەرجکە دڵنیا بێ ئەو بەرهەمەی کە دروست بوو کێ لێ یەکڕێ مشتری بۆ بدۆزێت ڕاست بەڵام لە کۆتاییدا ئەو کۆمپانیای گرێبەستی لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکانە هەیە هەتا هەرێمی کوردستان پێویستی بە غاز بێ ئەبێ بیدا بە هەرێمی کوردستان لە دوایەوە ئەگەر لێ زیاد بوو بە ئیتیفاق ئەتوانێت بیدا بە عێراق دکتۆر عیزەدەوەی چەمچەماڵەوت کەوتە بۆرێکی حازرە و هەر یەک قفڵایکەیتەوە هەر کاتێ بتەوێ چکەوە زۆر ئاسانە گەروا بێ نەنا سەرکە غازێکی پێوترێ غازی هاوڵ غازێکی شەیە پێوترێ غازی ئازاد غازی سەربەست ئەو غازەی کە لە کوردستانە هەیە هی کۆرمۆر و چەمچەماڵ پێوترێ غازی سەربەست یعنی کێڵگەکە نەوتیتیانە هەمووی یەک پارچە غازە یەک پارچە غازە چەمچەماڵیش و کۆرمۆریش بیرەکە کە دروست دەکرێت قەپات دەکرێت کە قەپات کرا قوفڵی لەسەر داهاندرێت ئەو قوفڵێک کە کرایەوە غازێتە دەرەوە ئەو غازە بە بۆری نێردراوە بۆ وێزگەی کارەبای چەمچەماڵ و وێزگەی کارەبای دووهۆک و ببوورە وێزگەی کارەبای هەولێر و پلانیشێ لە داهاتوو بە بۆری بگەێنرێتە دووهۆک بەڵێ دکتۆر عیزەجان من ماندوم کردی هیچم نەماوە گەر شتێک هەبێ من درکم پێ نەکردبێت لە کۆتایە توانی خۆت ئاماژەی پێویست سوپاس دەکەم هیوادارم غاز و نەوتی عێراق بۆ هەموو عێراق بێ بە هەرێمی کوردستانیشەوە و هیوادارم هەردوو لا بگەنە ڕێکەوتنێک کە خێر و بەرەکەتی بۆ هەموو عێراقیەکان تیا بێ عێراق وڵاتێکی زۆر دەوڵەمەندە خەڵکەکەی شایستەیەوەیە لە ئێستا خۆشتر بژی سەرکەوتوو بن زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر عەزیز سابر بریکاری وەزارەتی نەوتی عێراق کە بە سوپاسەوە لە ئەستۆدیۆکانمان لە شاری بەغدا میوانی بەرنامەی پانۆراما بەڵێ بینەرانی بەڕێز هەڵخێم شووی پانۆراماتان پێشکەشکرا خواتان لەگەڵ